لەوەش گەورەتر بەڕاستی دیواری کۆنکریتی نێوان مامۆسایانی ئاینی وانخوازان لەگەڵ چیە؟ لەگەڵ گوناهبارانە. خوا بابەزەیمان بە گوناهبارانە بێتەوە. کەس نییە گوناهی نەبێت. واللهی ئەگەر گوناه جستەی هەبوایە، ئەگەر گوناه بۆگەنی هەبوایە، کەس نییە توانی بژی، کەس نییە توانی بێتە مزگەوتەکان و لەبەر چی؟ لەبەر بۆگەنی گوناهی مامۆسای ئاینی تا خەڵکەکانەکە باسی خۆم بکەن. ئایا بێگوناه؟ بۆیە خوای گەورە بزانە چەند بە گەورەی ئەفەرمێ لە سوورەتی جاسیە ئاەتی 14 باوەڕ بفەرموو مامۆسای جان هەموو جارێ ئەم ئاەتە ئەخوێنوێ ئەم ڕوژێنێ، ئەم جۆشێنێ، ئەم خرۆشێنێ، زۆر جار فەرمێز بە چاوەکانمان ئەبارێنێ. ئاەتی 14 سوورەتی جاسیە کە ئەفەرمێ قل للذين آمنوا يغفروا للذين لا يرجون أيام الله. أفرمي أي محمد عليه الصلاة والسلام بلي بقش بالرواداران بقشتيان نك بيكودوا قشتيان ما قال لي بالي بوردبن نك لقل مسلماننا لقل أواني كتشاوري روج قيامنا ناقل باوريان بيني يغفروا للذين لا يرجون أيام الله. شن قوري زين لواقع يمنا برجستبوا نخير تو سيري أو جياني بيغمر بك عليه الصلاة والسلام لشر أحدى بيغمر عليه الصلاة والسلام داني مباركي شهيد كرا، رومتي مباركي خويناوي كرا، حمزة شهيد كرا جا جرقودلو هناويشان درهنا پارچە پارچەیان کرد. لەگەڵ ئەوەشە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کاتی ڕوومەتیان برینار کرد و خوێن بە ناوچاو یا ئەبارێت و ئێتە خوارەوە و یا دانیشکا و ئەمانە ئەفەرمێ خوا زۆر تووڕێ لە قەومێک پێغەمبەرەکان برینار بکەن یا ڕەبی خوای لیان ببووری چونکە من ناناسم. چه عەزەمەتێکە لە گەرمەی جەنگ نایە. ئاوا ئازاری پێغەمبەریان داوە عەلەیهی سەڵات وەسەلام. لەو وەختە داوای لێبوردن لەو وەختە فەرمی ئەترسێ خوای گەورە هەمویان تەفروت و نابکات.